داعش بە فۆرتێکی عسکەریەوە کە پێشتری سوپای عێراق بوو لە ناو تونێلەکەوە هاتنە دەرەوە و دەستیان بە تەقەکردن کرد. لەو کاتەیە دۆخێکی سامناک دروست بوو. من و کاگازاد و کوڕێکی تر کە عادە دۆشکە بوو چوین بەرەو ڕوویان بۆی تەقە لە داعشەکان بکەین. من خۆم هەڵواسی بوو بە سیارەکەیە و دۆشکەکەشمان هەر تەقی دەکرد. لە ناکاو بەرتەقینەوەی کەوتین و ئیتر ئاگامان لە دەوروبەرمان نەما. دوای چەند سەعاتێک هەرچێکمانیان خست بۆ ناو سیارەیەکی ئیسعافەوە و بەرەو کەرکووکیان هێنا بووینەوە. لەو تەقینەوەیە بەشێک لە قاچم لەدەستدا. دوای چەند ساڵێک بەسەر ڕووداوەکەیە کاتێک ئەم ڤیدیۆیەم بینی تووشی سەرسوڕمان بووم، چونکە ئەو ڤیدیۆیە هەمان ساتی شەڕەکەیە کە من قاچم تیایە پەڕی. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. ئێمە ماڵمان لە عەقاری بوو، واتە پشتی حامیە، پشتی پارکی ئازادی ئێستا لەوێ لە بەردەم ئەم نەسوورەکەیە کە یاریگا بوو. من ئاوا دەستم دانا بەلای ڕاستما تەقیە و دەستیشم ئابەم جۆرەی لێ هات. وەلە دوای ئەوە من بەڕاستی گۆشەگیر بووم لە ماڵەوە بۆ ماوەی ساڵێک، زیاتر لە ساڵێک، بەڵام بە هاوکاری کەسێکی نزیکمەوە کە ئەویش ناوی مەلا حەمەسعی بۆ خوای گەورە لێی خۆش بێت، بەڕاستی هاو بە لێ باوکم وتی تۆ ئەم کوڕە نابێت لە ماڵەوە گۆشەگیر بێت، نابێت ئەم کوڕە لە ماڵەوە بێت، چونکم ئەم کوڕە ڕەنبێکم ئایندەیەکی هەبێت، توانە بەهرەیەکی هەبێت. باوکشم داوای ڕێنمایی لێکردوتی چی لێ بکەم، وتی بی بە بۆ مزگەوتی گەورە با فێری قورئان بێت و ڕۆژانە هاتوچێ پێکردم کە چوومە مزگەوتی گەورە لای مامۆستا عەبدوڵای سەرواوی و لای مامۆستا سەید سلێمان کە من توانیم لای ئەوان قورئان خەتم بکەم لە مزگەوتی گەورە. ئێمە لە ساڵی 1991 لە دوای ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان، دوای چەند مانگێک لە ئازادکردنی هەرێمی کوردستان بە تەواوی، جارێککە لەلایەن ڕژێمی عێراقەوە پەلاماری کوردستان درایەوە، زۆربەی خەڵک ڕای کرد بووینە ئاوارە بەرەو سنوورەکانی ئێران و سنووری کوردستانی ئێران و کوردستانی تورکیا ڕۆیشتین. لەبەرەوەی لە بینی حکوومەتی عێراق و ئێران ماوەی 8 ساڵ شەڕ بوو، زۆربەی سنوورەکان کە دەکەوێتە نێوان عێراق و بەشی کوردستانی عێراق و کوردستانی ئێران هەمووی بە مین ڕێژ کراوە. ئەم حدودەی کە ئێمە ئەمانویش لێ بپەڕینەوە پڕی بوو لە لوغم. خەڵکێکی زۆر گیرما خواردە بوو لەسەر حدود. ئێمە من باسی منتیقی خۆمان دەکەم قەڵازێ لە سنووری گەناو کە ئەمانویست بڕۆین بەو دیوە، لوغمێکی زۆری خەڵکی لوغمێکی زۆری لێبوو و هەروەها خەڵکێکی زۆر لەبەر بێنەوەی ئەچۆ بندار و بن ئەشکەوت و بنبەر لە هەر شوێنێکە باران نەیگربایەوە. بەڕاستی ئەو ڕۆژە کە ئێمە گەیشتن بە منتیقەیە لە زۆربەی شوێن دەنگی تەقینەوە ئاهات، بەڵام کەس نەیدەزانی، تەنانەت خۆشم نەمدەزانی ئەم تەقینەوەیە تەقینەوەی گول لە تۆپە دێت، چکە ئێمە هەر بیستمان کە تۆپ ئەتەقێن و دەنگی دێ و بە شارەکەوێ و بە ماڵەکەوێەوەوانە. بەڵام دوای ماوەیەک
ئەمجار خەڵک زانیاری وەرگر تێگەیش کە لەوێ شتێکی پێی دەڵێن لۆغم. ژێمی لە ناوچووی بەعس 7 ملیۆن مینی چاندووە لە هەرێمی کوردستان پشتی شێر لەم 7 ملیۆن مینە بەر سنووری کار و چالاکی ئێمە کاکە سنووری پارێزگای سلێمانیە. پرۆسی گەڕانەکەمان وتمان کارتێک دوو کەڕەت اینجا چتە پێشەوە وایە یعنی جاری وا هەیە ئێمە ئەم جیازانەمان هەر پارچەش عادەتی وایە جاری وا هەیە پارچە لەسەر ئەگەر لەسەر نوک بێ نایخوێنێتەوە. ئەتوانین بڵێن بە دەرەجەی یەکەم مینە ئیتاڵیەکان لەگەڵ مینە ڕووسیەکانە ئەوانی تر هەیە وەکو مینی سینی هەیە مینی ئەمریکی هەیە مینە ئەمریکیەکانش زیاتر ئەگەڕێتەوە بۆی کە ئەو ناوچانەی لە ئێرانەوە توانێتی پێشڕەوی بکە توانێتی ناوچەکانی خۆمان داگیرکە کاتێک کە مین ڕێژی کردووە بە مینی ئەمریکی مین ڕێژی کردووە. هەر زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە ئەو مینانیان نردووە زۆربەی زۆریشان فەندیان کردوین و دەعمی ئەم وڵاتیان کرۆ بۆ پاکسازی و بۆ پاکردنەوەی مینەکان لەبەرەوە بە دوولایەنە کاریان کردووە و ئێمە لە چەندین کۆڕ و سیمینار و حتا ئەم مەتحەفەی کە تۆ ئەیبینی ئەنواع و ئەشکاڵ نێردەی نێودەوڵەتی و حتا قونسوڵی فەڕەنسیمان هێنا لێرە مەسەلەن بۆ نمونە سەیری کرد زۆربەی زۆری قونسوڵگەری وڵاتەکان کە هاتوونەتە ئێرە سەردانی ئێراکان وە خۆیان ئەبینن بە نەسی سەریع بۆمان نووسیون کە ئەمانە ئەو وڵاتانن کە مینیان دروست کردوە یاوێنە بە دەوڵەتی عێراق لە کاتی خۆیان بۆ ئەوی ئەم کارەساتە مرۆییە بکات کە بەڕاستی ئەمە کارەساتە ئێمە لێرە بەس لە سنووری پارێزگای سلێمانیان نزیکەی 6,050 شەهیدی مینمان هەیە. ئەمە دوو گەڕانەکەیت گەڕانێک دوو گەڕان اینجا 20 سانتیمە چیتە پێشەوە 20 سانتیم کە چوویتە پێشەوە هیچ نەبوو ئەگەر هیچ شتێک نەبوو هیچ گۆڕانکاریەک نەبوو پارچە نەبوو 20 سانتیم دارەکە بێتە پێشەوە باشە ئەم دارە بینی تۆ و بینی پیس و پاک جیاکاتەوە. دەستکاریکردنی مین لە سەرەتای ساڵەکانی نەوەتەوە کە ڕاپەڕین کراوە ئەمانە خەڵک بەهۆی بژێوی ژیانەوە پەنای بۆ هەموو شتێگە برد مینی ژێچێک بوو لەو شتانەی کە خەڵک پەنای بووە برد بۆ دەستکاریکردن و بۆ بەکارهێنانی مەوادەکەی ناوی بۆ بەکارهێنا بۆ ڕاو و ماسی و یان ئەو سەردەمەی کە خەڵک بەڕاستی کەسابەتی نەبوو سەرەتای ئینتیفازە فافۆن و مسپارەیە کرد خەڵک ئاهات تەقەمەنی کۆ کردەوە فافۆنەکەی ناوی بەکارهێنا یان مس و شتی تیا بوو ئەمانەیان بەکارهێنا لەبەرەوە ئەوە ئێستا بۆ بە ڕێگریکی زۆر گەورە لە بەردەم ئەو تێکدانی ناوچە مین ڕێژەکان هەم تێکدانی ڕەتڵەکان هەم خەڵکێکی زۆریش بەهۆی ئەو حاڵەتەوە تووشی کەم ئەندامی و لە ناوچوون بۆتەوە بەڕاستی بەهۆی دەستکاریەوە. کاکە با ئەو دیماینەرە بێت چاڵەکە چێک کاتەوە و ئەگەر خوێندنەوەشت هەبوو تاقیقی لێ بکە ئەگەر نەبوو دەستکاتەوە بە ئیشی خۆی. دیارە دەستگای گشتی کاروباری مین یەکێکە لەو دەستگا چالاکانەی کە کارێکی مرۆیی هەڵەسێ بە کارێکی مرۆیی وەک پێکاتە و وەک ئەرک پێکاتەی دەستگای گشتی کاروباری مین ڕاستە و خۆ دەستگای گشتی کاروباری مین پەیوەستە بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە و سەرۆکێک سەرۆکاتێکە بە پلەی وەزیر و ئەم دەستگایە پێکاتوە لە 6 بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی دهۆک بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کارژێڕی و دارایی کە لە دیوانی دەستگایە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری هونەری یاخود تەکنیکی ئەم 6 بەڕێوەبەرایەتی گشتیە هەر یەکەو لە سنووری کاروباری خۆی کار ئەکا و ڕاستەوخۆ دەستگاکەمان لەلایەن سەرۆکی دەستگا و سەرپەرشتێکرێ کە پلەی وەزیرە.
لە دوای کۆڕەوەکەوە کۆمەڵێک ڕێکخراوی ناخۆی وەکو سۆڵیداریتی دروست بوو وەکو هەنگاوێکی خێرا بۆ فریاکەوتنی خەڵک دوای ئەوە ڕێکخراوی ئەمەیجی بە فەرمی هاوکە ڕێکخراوێکی بەریتانیا ئەم ڕێکخراوە لە ساڵی 1992 تقریبان لێەوەی دەستیان کرد بە ئیشکردن لە پاکسازی مینە کۆمەڵێک پێشمەرگە کە شارەزایان لە بواری پاکردنەوەی لوغم هەبوو ئێمە هەمومان پێشمەرگە بووین دەورەیەکیان بۆ کردینەوە دەورەیەکی خێرا لەسەر شێوازی هەڵگرتنەوەی لوغم دەستمان کرد بە پاکردنەوەی ڕێگا سەرەکیەکان کە زیاتر ئەو ڕێگای کە ئەچێتە بینی هەردوو وڵات عێراق و ئێران لە هەمان کاتدا ئەو شوێنانی کە سەرچاوی ئاو بوون پێویست بوو خەڵک دەچوو لەوێ خێوەتێکی دروست کرد بوو یان کەپرێکی دروست کرد بوو دەچوو بۆ ئاو لە کانیەکانەوە ئاو بێنێ هەروەها ئەو شوێنە دەشتەی کە شوێنی کردیان بە شوێنی حەوانەوە دەستمان کرد بە پاکردنەوەی ئەو شوێنانە لە دوای پاکردنەوەی چەندین شوێن کە بۆ خەڵکەمان گەڕاندەوە و سەرچاوەکانی و ئاو بوون و پێشتر لە هیلادێکە بۆ لە ناولادەکانە بوون دوای ماوەیەک لە پاکسازیکردنەوە من لە یەکێک لە ڕۆژەکانی کارکردنماندا لەگەڵ برادێکی کەم ئەویش هەرناوی عومەرە لەسەر لاینێک ئیشمان دەکرد لوغممان هەڵدەگرتەوە شوێنێک چاڵێک هەبوو لە پێشمان لوغمەکان هەمووی دیار بوون لەسەر زەوی کە هەڵمان دەگرتەوە ئەم شوێنە پێویست بوو ئەم شوێنێک کە چاڵەکەی لێبوو 3 لوغم هەبێت لەم مەسافەیەدا فعلەن هەرسێک لوغمەکە بەڕیز دانرابوونەوە یعنی ئەم 3 لوغمە کە لەوێ دانرابووە سەر لێ شەوانێکی بۆ من دروست کرد وتم ئەمە لوغمەکانن من چوومە دەرەوەی ریزەکەی خۆم لە کاتێکا لوغمێکم زامنە کرد یان کەپسولەکەیم لێ دەرەهێنا چوومە دەرەوەی لاینەکە قاچی چەپم دانا کاتێککە ئەو قاچم بەرز کردەوە ئەوەم هەمووی هەڵتەکی بوو دوایی کە قاچیان بڕیمەوە کە ناخۆشترین سار بوو لە هەموو ژیانی مندا هەموو بیرەوەریەکانی مناڵیم کە لە مناڵیەوە چۆن ڕام کردووە بە هەردوو قاچم چۆن یاریم کردووە چۆن مەلەوانیم کردووە هەتا ئەوەی کە ئەو لەحزەیە لە خلالی چەند سانیەکدا هەمووی وەکو یادگارێک هاتەوە بۆ من ناخۆشترین سار بوو بەڕاستی برادێک داوای پێتاداری لێ کردوم ئەچم دارێکی کەمە بۆ یەکێنم با تۆزێ زۆر بمشتم زۆرە وڵی زۆریشە لێشی زیابێ بەڵام چونکە تەمان ڕۆشت بۆ ئەبێ بڕوا ئەبێ هەر بچوایە ڕۆشتە سەرەوە هەشتی بەیانی بۆ ئەندەم لەزانی ئەڵغامێک تەقی یەکستەر هەستم کرد ئەو ئەڵغامەیە کە هاوسەرەکەی منی لە دەستداوە هانی هەستم کرد یەکسەر قاچم کەوتە لەرزین دەلم کەوتە پەلەپەل ڕۆشتینە سەرەوە هەچی خەڵکی ئاواکە بوو کەس و کار بوو هات بە دەنگمانەوە وەکتی درۆ وەکتی وانی وەکتینە ئەمە هاتە خوارەوتی باوکم هیچی لە نهاتووە 50-60 مەتر بە خوارەوە من پارچێک گۆشتی ئەوم دۆزیەوە ئیتر ڕانە کێشامە خوارەوە ئەو ئامۆزایکی کردی زۆر بەقەوەت بوو بڕوات بێنە ئەو پارچە گۆشتی لە دەستی من بۆ نەسەندرا هەتا بردیانینەوە سلێمانی ئیتر بەڕاستی ناخۆش بوو زۆر ناخۆش بوو بەلامانەوە ئیتر ئەوە نەمان بینی تەرمەکەی هەر تەرمەکەیمان بینی ئەو زۆری نەمان هیچی نەما بوو دەم و چاوی بەس بە پاکی مابوو بە شوختێکی هەبوو لێرە ئەوەی تری هیچی لە ناو بەس لە پشتێنی بەرەژێر بردبووی ئەنجا لە دو ئەوە وازانم تقریبا نازانم چەندێکی پێچوو ئامۆزایکی کردمان لە دەزەهاری خۆی چەندێکی پێچوو برازای کوڕی ئەم کابرای ساوان ئەویشمان لە دەزا ئیتر بەڕاستی لەم دیە ئێمە زۆر زەحمەتمان کێشاوە زۆر بەدەست ئەڵغامەوە ینی پەرێشان بووین ئاراستەکرا و ناوەکەی بە خۆیەتی موشەکانی موەجهە یعنی عەقڵێک هەیە شتێک هەیە ئاراستەیەکە بۆ شوێنە وایە کەواتە ئاراستەکراوەکان چی پاڵی پێوێنێ عەقڵێک ئیتیجاکە دیاریەکە نمونەمان لەسەر ئاراستەوەکان هەیە نیشانی داعشەکە بەکارهاتووە شەکی چی بوو؟ میلانۆ و ئێمە کۆمەڵی کارمەندی شارەزامان هەیە کە لەسەر دەستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە پەروەردەبوون و پێگەیشتون و توانایان هیچ توانایکی ئەمان لە توانای کارمەندە نێودەوڵەتیەکان کەمتر نییە بەگشتی کەسێک کە لای ئێمە دەست پێکات ئیشی پاکسازی من بە چەند قۆناغێک ئەڕوات
قۆناغی سەرەتایەکەی کە پێڵێن مینلابەر ئەو کەسانن کە سەرەتا هیچ شارەزایەکیان نییە لە دەرەوە یەنە ناو بەرنامەکە لە ماوەی 30 ڕۆژی ڕاهێنانی تەواوە ئەم کەسانە چۆن بتوانن کاری پاکسازی مینکەن بە پێی ئەو پێوەرە نێودەوڵەتیە و سەلامەتیانەی کە هەیە ئامادە بکەین و زۆربەی ناوچەکان بە شێوەیەکی سەلامەت پاکەینەوە. ئاگاداری خاڵەکانی چاودێری تەنها یەک دەقیقە کەمتر ماوە بە تەقینەوەکە بۆ ئاگاداریتان بۆ ئاگاداری باش کەمێکی تر تەقینەوە ئیشەکەی ئێمە جیاوازی لەگەڵ کاری دیمانین ئەوان پاکسازی ئەەکەن واتە بەپێی هەڵکردن و گەڕان و دۆزینەوە تا ئەگاتە دۆزینەوە دوایی تر کارەکەی ئێمە دەست پێەکە کە ئەمە جیاوازیەکەی ئێمەیە لەگەڵ بەشی دیمانینە کە ئێمە پێمان ئەوترێ تیمی تەقادەوە ئەو کاتێ ئێماچین هەڵسەنگاندن بۆ ئەو شتە ئەەکەین کە دۆزراوەتەوە ئەیتر ئایا مینە یا تەقەمەنیە دواییتر بەپێی پرۆسیجەری کارەکە کاری لە ناوبردنی بۆکەین و خەتەریشی زۆرە لە بەرەوەی تۆ جارێک لەگەڵ تەقەمەنیی زیندوو تەعاملەکەی جاریش کەش خۆت ماوادێکی تەقەمەنیت پێ بەکارهێنیتەوە بۆ لە ناوبردن واتە ئێمە لە جیاتی جارێک دوو جار لە خەتەرە. نابینایی بوون ڕێگر نەبوو لە بەردەمەوەی کە تواناکانی مرۆڤێکی نابینا یا مرۆڤێک کە نابینا ئەبێت ڕێگر بێت ئێمە توانیمان سپاس بەخوا لە پەیمانگای ڕووناکی بۆ نابینایان لە 98 کە کرایە لە شاری سلێمانی ئیدامەماندا و بە خوێندن و توانیمان لە تەوسێ ڕۆژهڵاتیش تەواو بکەین سپاس بەخوا وە پاشان ئەعدادیە و زانکۆی سلێمانیمان تەواو کردو ئێستا خاوەنی بڕوانامەی بە کالێرۆسم چواردەی حوتی 1992 چوومە MAG لەگەڵ کۆمەڵێک دیماینەریکە کە بڵێن پێشتر ئیشی دیماینەریان کردبوو شارەزابوون لە بواری من هەڵگرتنەوە چوینە ئەم ڕێکخراوە مرۆڤ دۆستا دەستمان بەکاری پاکسازی من کرد ساڵی 1993 ئامێرەکان گەیشتن و دەستمان کرد بەکاری پاکسازی لە کوردستان پیاچونەوەکی خێراکەین بەسەر و بابەتانی کە ڕۆژانە ئێمە ئیدۆزینەوە چۆن لە ناویانە بین دیارە ئێمە هەردوو ڕێگای کارەبایی و ناکارەباییمان خوێن بۆ لە ناوبردنی مین و پاشماوەی تەقەمەنە جەنگیەکان ئاشکرا کە ئیشی پاکسازی مین بەس هەر مینەکان لە خۆ ناگرێت ئێمە هەر پاکسازی لە مینە ناکەین هەموو پاشماوە تەقەمەنە جەنگانەشی کە لە ناوچەکە ئەدۆزرێتەوە ئەبێ پاکسازی بۆ بکرێ یاخود سەلامەت کرێ جا سەلامەتکردنەکە لە ڕێی لە ناوبردننی بێ لە تەقینەوە یاخود سەلامەتکردنی بە پوچەڵکردنەوە سەرەتا چوارچێوەکەی دیاریەکەین چێڵگەمینەکە دواتر پلانێکی بۆ دانین پلانی پاکسازی کە ڕۆژی دەستپێکردن و ڕۆژی کۆتایی لە پلانەکە دیاریەکرێت ڕوبەر ئەم چێڵگەمینە 63,000 مترە 63,000 متر دووجایە ئێمە خەریتەی چاندنی ئەم مینانەمان لە نانەماوە کاتی خۆی کە ڕژێمی بەعسی لە ناوچوە هیچ خەریتەیەکی بۆ بەجێ نەهێشتوین تاویزانین سێ تۆپۆگرافیا و ئاو هەوای کوردستان وای کردووە بەهۆی باران و لافا و بەفر و کەندڕ ڕێڕەوی میونەکان بگۆڕێ مەسەلەن شوێنی وها بۆ مەسەلەن پاک بۆ بەڵام شوێنی وها بۆ کێڵگەمین بووە بەهۆی باران و لافا و داڕمان و داڕوخانی ئەو زەویە مینەکانی ڕای گواستووە بۆ شوێنێکی شکە پاک بووە ئەوێشی پیس کردوەوە سەرڕای ئەوە ئەو شوێنانی کە ئێمە ئیشی تیاکەین چەنەها هەڕەشەی
مەترسی مارمان هەیە، مار و مێرۆکانمان هەیە، حاڵەتی دووپشپیوانمان هەیە، حاڵەتی مارمان هەیە بەداخەوە. یعنی ئێمە هەر هەڕەشەکان قورسی ئیشەکەمان تەنها لەوە نییە کە ئێمە مامەڵە لەگەڵ پاکردنەوەی کێڵگەمینەکانەکەین، هەتا مامەڵەکردن لەگەڵ شوێنی کێڵگەمینەکانیشتا و چوون بۆ سەر ئەو کێڵگەمینانە ئەمانش بەڕاستی هەمووی هەڕەشەن لەسەر ئێمە. ئێمە لەگەڵ ئەو برایەمان ڕۆشتین بەرە و پاش بێورێ شوێنەکەی موچەیەکەیە تەمتەمچوون بۆ ئەوێ بۆ داری خان و بۆ دروستکردنەوەی بیناوشتەکانمان چونکە ئەو سەرەتای نەوە کاتینەوە هەموو شتێک گوێران کرابوو لێرە. ئەو شوێنەی کە ئێمە پیا ڕۆشتین لە گەڕانەوەمانە هەر ئاسایی بە ڕێگاکە ڕۆشتین لەژێر گڵەکەەوە نەمان بینی مینێک بە مناتەقی کە جۆری ئەو مینش پێڵێن VS50 ئیتالیا بووە هۆی ئەوەی کە قاچی ڕاستم لە دەست بم ئیتر بەرەو سلێمانی ڕۆیشتم. ئەوە بوو بردیانم بۆ نەخۆشخانەی فێرکاری نەشتەرگەریم بۆ کرا و دوایی قاچم لە خواراژنەوەەوە قاچی ڕاستم بڕایەوە. حەو مناڵم بووە حەو مناڵەکەم یەک کوڕێکیانم تۆزە گەورە بووانی ترم بچووک بووە. ئیتر بڵم بەخێوم کردوون لەخوا بە زیاد بێ و مناڵەکانیشم کوڕێک و پێکن و خراپبنین و جوان جوان بەخێوم کردوون بڕات بێ لەوانەیەش زۆر لەوانەیە کە باوکیشیان بۆ زیاتر بە جوانی بەخێوم کردبن. بەڵام پانتۆڵ مەڵکێشا لە ناو کەس و کارە هەموو شتێکم کردووە، دروێنم کردووە، گەڵام کردووە. ئەتر توتم حەچی بووە حەچی شتێک بووە لەم دیا لەگەڵ کەس و کار و خزم ڕۆشتوم و کردومە حەچی بووە کردومە. بەڵام قورس بوو بۆ من زۆر ناخۆش بوو. ئەم بەڕاستی لە بیرات کە تووشی ئەو حادیسە هەموو شتێک خەونم بە قاچمەوە دیوەتەوە. خەونم پێوە دیوەتەوە کە کاتێک بەردوچکەیەک ئەچێتە بینی پەنجەکانم چۆن دەری بێنم. ئەو ئەحساسە بۆ من دەگەڕایەوە. چۆن ڕام کردووە، چۆن لە دوای کاروبەرخ کە ئێمە ئاژەڵداریمان کردووە لە گوندەکەی خۆمان، چۆن چووم بۆ شاخ لە دوای ئەوانە ڕام کردووە، یاخود کاتێک کە چوومە مەکتەب هەموو ئەوانە بوون بە یارگاری. لەگەڵ ئەو شتانەکە بەبیر من هاتۆتەوە بەڕاستی بێ ئەمەلێکی لە لای من دروستەکە دەمبوو تازە ژیان بۆ من نایێتەوە. کەواتە ئێمە پێویستمان بە ئێستا تێگەیشتین لە ماڵەوە باشە حەو کەسە بێ خۆی ئامادەکە درعڤایزەر لە بەرەکەت لە بەرەبەیانێکی زۆر زوو لە 4 و 5 بەیانیەوە هەڵەسەن یەک کۆکرێتەوە ئەم کارمەندانەوە ئەڕۆنە سەر حەقل کە هەم خۆیان لە قەلق و دڵە ڕاوچیان هەم ماڵ و مناڵ و کەسوکاریان لە دڵە ڕاوچایە چونکە ئەچەن ڕوبەڕووی مەرجێکی شاراوە ئەبنەوە ڕوو ئەچنە ناو کێڵگەمینێکەوە کە نازانن لە چ ساتێکا لە چ کاتێکە ئەم مینە پیان ناتەقێتەوە یاخود کارە ساتێکیان لە بەرامبەر دروستەکات چونکە خۆتان نەزانن یعنی تەقینەوەی مین یاکەم ئەندامێکە ئەو کەسە یاخود ژیانی لە ناوە بە کاتێک کە ئێمە ئەم پێمان ئەڵەن ژینگە پیسە بێ ڕاستەکە لەوانەیە بەڵام خۆ ئەگەرەوە تەقەمەنیە ئاواش بمێنێتەوە هەر ژینگە پیسەکە بە زیندوێتیە. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی بۆ کاتێکی کورت ژینگە پیسەکەین بەڵام بۆ کاتێکی درێژخایەن ژینگە ئازاد دەکەین لە بڕێەوە تەقەمەنیە نامێنێ خەڵک سەرفرازە بێ لێوە چۆ بکە خەڵک لە مەترسیەکەی دوورەکەوێتەوە خەڵک جارێکی کە لە دڵڕاوچی ئەوەیان نابێ ئەو شتە ئەبێ لەوێ مابێ لەوێ نەمابێ مەرجنی هەموو کاتێک ببینێ بەڵام شوێنەکەی ئەزانەیە لە ڕێیشکەوە شوێنەکە ئەبینێ باشتر وایە ئێمە کارەکە هەر بکەین نەک ئەوەی خەڵک لە چاوەڕوانیە بێڵینەوە بۆ پێە ئێمە ژینگە ئازاد دەکەین ڕاستە بۆ فترێکی زەمەنی کورد ژینگە پیسەکەین بەڵام بۆ درێژایی کات ژینگە ئازاد دەکەین. بە ئێستاشەوە ئێمە لە ململانەیەکی زۆر گەوریان لەگەڵ کۆمەڵگەکەی خۆمانە ئەبێ ئەم کۆمەڵگەیە وای لێ بکەین نابێ ئاوات بخوازین بەوەی هەر ماڵێکە مندامێکی تێکەوێت تاوەکو ئەو
ویست و ئارەزوو و حەزانی کە من هەمە باوکو و دایکی ئەو کە مندامەش بزانن نەخێر ئەبێ ئەو باوکو و دایکە ئەو باوکو و دایکە ساغانەش یاخود ئەو کەسە ساغانە لەمەڕ بەهرەکانی کەم ئەندام یاخود توانێت کە مندامێک ئاگادار بکەینەوە بڵین ئێمەش وەکو ئێوە مرۆڤین ئێمەش وەکو ئێوە هەوڵ ئەدەین لە ژیانمانە بەڵام ڕێگرمە بن لە ژیانمانە بۆیە بەڕاستی من داوا لە کەم ئەندامانەکەم داوا لە نابینە ئەەکەم ئەو حەز و خولیا شەرعیانی کە هەیەە لە کۆمەڵگەیە لەگەڵ کۆمەلگا دێنەوە بە هەموو جۆرێک بە هەموو جۆرەکانیەوە یعنی بە هەموو جۆرێکەکانیانەوە هەوڵ بدەن لەوەی کە ئەو ویس و ئارەزوانی کە هەیەە بەرجەسەی بکەن بەبێ ماندوو بوون ئەوەی کە هاانیام مانەوەم بوو لە ژیانە لەبەر خاتری خێزانەکەم ئەو کاتە 4 کوڕم هەبوو لەگەڵ هاوسەرەکەم بەڕاستی هەم دایک و باوکم و کەس و کارەکەم ئەوەی کە زیاتر هاانیە ورم بەرز بێ لەبەر ئەوانە بووە بێ هەر بمێنم نابێ من بەم ڕووداوەتی بچم ئەوە یەکێک بلۆ هۆیانەی کە من زۆر ورم بەرز بوو هەر کەسێک ژەهات بۆلام من دڵخۆشیمان هیچ نییەوەی تەرقاچێکەوە لە دەستماوەەوە لە ئەنجامی خوێندنەوەی هەندێک شت کە بۆ خۆم خوێندبوونەوە لە سەرچاوەیەکدا سەرکردەیەکی کوور دەڵێ هیچ شتێک مستەحیل نییە ئەمن ئەو دێرە تەسیری تێم کرد هەستان بۆ خۆم قاچێکم دروست کرد لە بۆری پلاستیک لە گەڵبای کوردی دامنا بەس بۆی گوتم بتوانم پێی هەڵسم یعنی پەنجەرەکە دەرێ ببینم ئەم هەنگاوە بۆ من بوو بە هەندێکی نەفسی زۆر دڵخۆشی کردم بەڕاستی لە دوایشدا دەستگای ئینسانی کە هاتن بۆ نمونە لێرە هاندیکاپ یەکەم ڕێکخراوی ئینسانی بوو کە هات لە سلێمانی بۆ دروستکردنەوەی دەست و قاچ دامەزرا من لەوێ کە قاچیان بۆ دروستکردم ئەوەندەی کە دڵخۆش بوو. مەڵبەندی ڕاهێنانەوەی ئێمەرجنسیش لە ساڵی 1990ەوە ئەم مەڵبەندێک کە ئێستا ئێمە ئیشی تیا ئەکەین دامەزراوە بۆ لە دوو بواری سەرەکی ئیشەکە بواری یەکەمیان ڕاهێنانەوەی جەستەییە کە بریتە لە پێدانی چارەسەری سروشتی و دروستکردنی پەلی دەستکرد بۆ هەموو ئەو کەم ئەندامانەی کە بە هۆکارەکانی جەنگەوە یا بە هەر هۆکارێکی تر پەلەکانیان لەدەستداوە ئیش و کاری تیاکە. لایەنی دووەم ڕاهێنانەوەی پیشەیە ڕاهێنانەوەی پیشەیی بۆ هەموو ئەو کەم ئەندامانەی کە ئارەزویان لەوێ فێری ئیشێک بن و بۆی بگەڕێنەوە سەر ژیانی خۆیان وەرشەی دارتاشیمان هەبوو وەرشەی ئاسنگەریمان هەبوو ئێستاش وەرشەی خەیاتیمان هەیە لەگەڵ وەرشەی چرم هەموو ئەو کەم ئەندامانی کە ئارەزوومەندن و حەزیان لێتی لەلایەن خۆمانەوە ئێمە مقابلەیان ئەەکەین قسەیان لەگەڵیان هەڵسەنگاندنیان بۆ ئەەکەین بەپێی ئارەزووی خۆیان ئەخێنە سەر ئەو ئیشوکاری ئەو وەرشەیە 5 مانگ لە لای ئێمە ئەمێنێتەوە فێری ئیشوکارەکانیانەکەین لە دوای 5 مانگکە ئیمتیحانەکرێن شەهادەی تایبەت بەدەست ئەهێنن لەو بواری پیشەی خۆیانە لە دوای بەدەستهێنانی شەهادەکەیان دوکانی تایبەت بە خۆیانیان بۆ دائنین کە لەلایەن ڕێکخراوی ئیمەرجنسی ئیتالیەوە هەموو شتومەکەکانیان بۆ دابین ئەکرێت و بۆیان ئەکڕێت و بۆ ماوەی 3 ساڵ ئەم کەسانە لەژێر سەرپەرشتی خۆمانە ئەمێننەوە پێویستیان بە هەچ ئیشێک هەبێ پێویستیان هەر بە هەر پرسیارێک هەبێ متابعەکرێت لە دوای 3 ساڵەکە ئەو وەرشەیە ئەبێ بە مڵکی شخصی خۆی و ئەتوانێت خۆی و ماڵ و مناڵی و زۆربەی کەسوکاریشی ئیسفادەی لێ بکات. بەس لە سنووری پارێزگای سلێمانیان نزیکەی 6,050 شەهیدی مینمان هەیە یعنی کە بەرکەوتەی مین بوون و بەرکەوتون و ڕۆحیان لەدەستداوە و 1485 کەس بەرکەوتەی مینمان هەیە کە بەرکەوتون بەڵام لە ژیان نەماون هەیە هەردوو قاچی لەدەستداوە هەیە هەردوو دەستی لەدەستداوە هەیە هەردوو چاوی لەدەستداوە هەیە قاچێکی لەدەستداوە لەم 1485 کەسە نەهاتن بەدەنگمانەوە ئەبوا ڕێ شوێنیان بۆ دانانە ئەبوا پێشەوە خەڵق ئەلەوانە باتنایە ها نەبتە ئەوە خەتەرە ئەوە خراپە ئەوە مەڕۆن هەچی خەڵقە بوو لەو چێوانە هیچی نێزانی ئەچۆ مڵکەکەی خۆی هیچی نێزانی بەڵام ئەبوا باتنایە بیان کتا ئەم دێە ئەم خەڵقە ڕۆشتەوە ئەم دێە کەس ڕێنمایی نەکردین کەس بەدەنگمانەوە ناکەس نەیگوت ئەوە خەتەرە ئەوە تەلە لێ هەڵی مەدینە ئەوە یەک لای ناڵی مەکەنە ئەبوا وایە بۆ خۆم
بەداخەم نزیکی 23 ساڵە لەم بوارەیە ئیشەکەم و تا ئێستا گرێ بەستم و لە هەر شوێنێکی دنیاە دوایەوەی کە 23 ساڵ لە بوارێکە تایبەتمەندی وەرگرت ئیش کرد ئەوە تۆ مەترسی ئەوە شوێنە نییە مەترسی ئەوە نییە کە شوێنەکە و لە دەست بی مەترسی ئەوە نییە کە مەعاشەکە و لە دەست بی بۆ ژیانیش دوای ئەوەی کە تەقاوتیە پارێزراوە بەڵام بەداخەوە ئێمە لە دوای 23 ساڵ لەوە ئەترسین ئیشمان لە دەست بی لەوە ئەترسین مەعاشمان نەمێنێ لەوە ئەترسین پەکمان کەوێ و کەس نییە ئێمە حاڵەتمان چەنەها حاڵەتمان هەیە نەخۆش تەمەنی یعنی ئەگەر کەسێک لای ئێمە بە 35 ساڵی دەسی پێکرد دەبێ ئێستا 25 ساڵی بخەرە سەر باشە ئەگە بە 40 ساڵی دەسی پێکرد دەبێ 20 ساڵی بخەرە سەر تەمەنی گەورە بووە ناتوانێت و مافیشی پارێزراویە نە ئەتوانێت دەست هەڕگرێت لە ئیشەکە لە بەرەوەی لە ئیشەکە یاسایەک نییە بڵێ کاکە تۆ تا ئێرە و بەسەوەی ترە بێ بچیتە ماڵەوە و ئێمە مافی تۆ دابی نەکەین بەداخەوە ئێمە دوای چەندەها ساڵی ئیشکردن لە ئێساشە لەوە ترسین ئیشەکانمان لە دەست بین معاشمان نەمێنێ و هیچ مافیکشمان پارێزراو نییە دوای وازێنانمان لێرە. بەڕاستی ئیشی دیماینەری یەک شتی تێدایە گەڕانی زۆری تێدایە پیادەڕۆی زۆری تێدایە ئەمە بۆ خۆی وەرزشێکە بەس کە دابراوم لەوە بۆ خۆم هەستم ئێستا لە ماڵەوەم بێ ئیشم وەکو ئیش دەستم کورە بە وەرزش ئەچم بۆ قاعە یاری ئاسنەکەم لە قاعە ڕۆژانە لە ماڵەوە ئەچم بۆ قاع و دێمە و هەندێک لەسەر بواری مای نەکشن و ئەوانە دەخوێنمەوە بۆ ئەوەی دانەبرێم لە تازەترین ئەپدەیتەکانی خەریکی ئەو شتانم ڕۆژانە و لەگەڵ مناڵەکانیشم هاوکاریان دەکەم لە بواری خوێن و کە دەستنە مەکتەب من بەڕاستی بە خۆشەویستی خۆمشم کرد بە و پیاوە هەردووکمان زۆرتریان یەکترمان خۆشەویست ئەمن و کاتێک کە ئەوم لە دەستدا ژیانێکی زۆر ناخۆش بوو بۆ من کە بە میم ئەوم لە دەستدا زۆر ناخۆش بوو بۆ من زۆریش بەڕاستی زۆر پێشکەم.